از زیراوانتم و روشنامه وانک بشک دارم افرو الاکرد برنامه پاسا هل بجارتنا تاکو دیگل کمک گنجین اکرد گنگشه که بکن لدوروی که چه برجوان دا بو باجر اکرد بی تکرن و دیسان خالن گرنگین کار لسرتی تکرن جواتان و نر عراق دا گفتگو که وکری بکن. از فلاح حسن فرمانبر دی بجدار بین ل پاسا هل بجارتنا دیگر چند حواله که بوی اندی چند گفتگوی بکن لسر چپرسن هل بجارتن پارلمان عراق. از احلام عونی چالاگون دیواری سیاست دام بجداری کریه دی پاسا هل بجارتن دا بتر کنگشی بکن دی پارلمانت ما کار سرچ بکن لبغدام. استار فاضل گنج کلاوه که آکره دی بجدار بم افرو دی گلوان حوالان ل پاسا هل بجارتن. اساسی لقمان قطبیه پیمانگی ما افر بجدار بمد پاسال بجارتنه دا بدر برنیر بیرورات و گنجک لآکره دپروسه هد بجارتنه دا از به صبحی سعید چالکوان بار گنج ولواندا افریقا دی بجدار بم دگل پاسا هل بجارتن سر پروسا هل بجارتنه بەڵێ عزیزان سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی پاسی هەڵبژاردن هاتوومەتەوە خزمەتتان من یادگار فایقم لەگەڵ هاوکارەکانم ئەم ئەڵقەیەی بڵین پاسی هەڵبژاردن دەست پێەکەین ئێستا وەکو ئاگادارن لە ئەڵقەکانی ڕابردوو چەند ناوچەیەکی جیاوازی کوردستان ڕۆیشتین ئێستا لە ئاکرین بۆ ئەوەی ڕای گەنجەکانی ئەم سنوور و ئەم دەڤەرەش وەربگرین چونکە هەمیشە وتومانە مەبەستمانە لە پاسی هەڵبژاردن جیاواز لە ئەو بەرنامانەی کە ئێستا هەیە ڕای گەنجان وەربگرین و بزانین ئایا گەنجان تا چەندە هۆشیارن بەرامبەر بە گرنگی دەنگەکانیان و چ چاوەڕوانیەکیان لە کاندیدەکان هەیە و بێگومان تێڕوانین و بیرکردنەوەی شێوازی بیرکردنەوەی گەنجان بە شێوەیەکی گشتی لەسەر بابەتەکان چییە ئەو بابەتانە چییە بەلای گەنجانەوە گرنگە کە پێویستە کاندیدەکان ئەگەر بوون بە پەرلەمانتار لە داهاتووە کاری لەسەر بکەن وەکو هەمیشە بەشی یەکەمی بەرنامەکە لە ناو پاسەکەیە چەند گەنجێکی بەڕێز بە سوپاسەوە لێرە لەگەڵمانن بێگومان بەڕاو بۆ چوونەکانیان بەرنامەکە دەوڵەمەندترەکەن و لە بەشی دوو هەموو کۆتایی بەرنامەکەش هەر لەگەڵ گەنجەکانە ئەچینە لای کاندیدی میوانی ئەم بەرنامەیە بۆەوەی گەنجەکان دیسان پرسیارەکانی خۆیانیان ئاراستە بکەن و منیش وردە گفتوگۆیەکی لەگەڵ بکەم و بەو شێوەیە بەرنامەکە بەڕێوە دەچێت بۆ بڵین بەشی یەکەمی بەرنامەکە کە لەگەڵ گەنجەکانم نەچمە خزمەتی کاکە زێرەڤان کە وەکو ڕۆژنامە نووسێک وەکو ڕۆژنامەڤانێ لێرە لەگەڵمان حزوری سوپاس دەکەم کاکە زێرەڤان ماندوو نەبن بێگومان ڕۆژنامە نووسان تێڕوانینێکی جیاوازیان هەیە بۆ پرۆسی هەڵبژاردن هەستەکەی پرۆسی هەڵبژاردننی عێراق لە چ ڕوویەکەوە جیاوازە لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان واتام کاندیدانە لە جیاتیەوە ئەگەر دەربچن و سەر بکەون بچنە پەرلەمانی هەرێمی کوردستان لە هەولێر ئەچنە بەغدا و ئەچنە پەرلەمانی عێراق ئەم پرۆسە لە چ ڕوویەکەوە جیاواز و گرنگە البرای سپاس جبوه خیر بین ستاوه و پاس هل بجارتنا بو باجر آکره جدایا بجین هل بجارتنه هرما کردستانه و دیگل این جواتان و نرن عراق فترال رنگ جدایا که بجین زور جواز هبید لروانگه بجین کار کرنه بو برجواندیت اگر بو بپرسین بو بجین بر بجرن من جواتان و نرن عراق فدرال یلن هر پارتو لانه سیاسی بن گله گرنگه پیدویا لسرویه که کار بکن بو برجواندیت بلندن بجین کردستانیا نخواستم اگر پارلمانتار دم درد چن ایک هلویست بن جبو برجواندین بلند نگل کردستان جبوه که مافن رواین گل کردستان دچارچوبه دستور همیشه عراق فدرال دا بهنه
براكتيزا كرن رانجا الموي بوري زور جارا بري خب داين وكو بيدفي او ماده وبرجن دستور عراقي ينهضينا بيشل كرن زور جوان بندان يزكي چل هتا كو بينجه بندن دستور عراقي درباره هرم كردستان هاتينا بيشل كرن و اف ايكاجي دفيت نوينرن من راستقينا دمچنا جواتن نوينرن عراق فدرال كار لسروي كان جبو برجوان ديت بلندن قال كردستان او ماده وبرجن يا سايو دستورين کو کار پارلمانتر او یاسای در بخن بو برجواندیا گل عراق بتایبجی اوین نوینرات یا کردستان کن بو برجواندین بلندن گل کردستان کار بکن دیاره نوکا هل بجارتنن برف هل بجارتنن پیش وقت ام چین کو ده بریارت افصال دا هل بجارتنن پیش وقت بهنا انجام دان اوجی الفشاره بجین جدا عراقی بویا ان راضیبون الدسلاطه بجین عراقی ام جی وکو کرد وکو تاکک وی باجر آکره وکو پدوی گرینگی و پیتا برنگ که برچاف نهاتی دان مافن کردستانیان هاتی نپیشل کرن چلانه بجیبی چلانه پارلمانتار لوی اتوانیت شری مافکانی کرد بکات وكو ديار او بربجيرن هاتينا بيجين كانديد كرن لسر لاند سياسين هرم كردستان مرم دفت او بيتكو برگریه الماف و برجواندین گل کردستانیان بکرد لورا اوی چنا جواتان یونرن عراق فدرال دوید بتوندی برگریه الماف و امتیازات کردستان بکرد او دستور بيجين برجين دستورياتنا بيشل كرن جرنجي بوان خلا بدات كو مافين كردستانيان بجهبه چلانه بوجه چلانه موچه كو رنگ زور جرا بيجين افقيران درست بن الهرم كردستان الساي حكمرانيه اك دفئه عراقيه لو رجل جرنجا و بيدفيا دوكو كي كارت سرسخت دنگدر خوبن او بر بجره چنا جواتان ونرن عراق فدرالو بيجين كو خلق كردستان متمانه پیدایو و ببنا داكو كي كار دنگدر خو هر بجي زور سپاس كاكا زيرفان تشما خدمتي احلام خان هر لقسكي كاكا زيرفانو يعني كانديدكان لرابردو بليني زوريان دا دواتر بون ببرلمانتار وكو گنجيك وكو چالاكوانك چ تيبينيك تبوا سبارت با داكوكي كردني پەرلەمانتارەکان لە مافەکانی کورد ئەیتر خۆتە زانی مافەکان زۆرن مادەی 140 پێشمەرگەیە زۆر شتەگرێتەوە بەبێ ناوهێنان هەستەکەی داکۆکی کاربوون تێبینیت لەسەر ئەدا و شێوازی کارکردنیان چی بووە؟ فيشاكي خيرات نوكت كان بدفراكري طبعا كان صح كاينة روبرتو ده ما يديت يعني برلمانتارت ما كارك جدي كار كريا جبي خامات موفن قال كردستان البغدا دريخينا كريا زبينه بس هندك نقصاني ما يتهين يعني تمان ايك ريزي بتوي و كار لسر هندي كان خوش يعني بو جانجون بتر يعني دبورة تندرستي دا ام ببيني بتر كار سر بكن روبرتو دا باشا نبوني يك ريزي لناو برلمانتاركان واي كردوها كم ما فكان بدسنينين بيقومون هكر ايك ريزي نبيتن موفقون همو جبجين اوكرين چ داواکاریە کرد لیان هەیە لەو ڕووەوە بخود من بۆ کاندیدانەی کە بۆ منە ئەو کاندیدەی کە متمانەی دەنگی تۆ بەدەستێن بەڵێ مادە 140 ناوچە دەوڕاکان بگەڕنەوە سەر کوردستانێ و مەسڵ ئەوێت جوتیۆرانە مەسەڵەحاتت پێشمەرگەینە کار لەسەر هەندێک پتر بکەن و بۆ هەندێک ماڵباتت شەهیدە یعنی بودجێک بێتە تەرخانکردن بو مالبات شهيد بتر باشا بس لو كرت ك بلين برلمانتاران لبغدا اتوانن خدمتي گنج بكن چون ام خدمته بكن گنج پێویستی بە چییە بتر دەریێت کۆری بوو گەنجێت ما یعنی تارخۆن بێتەکردن ئەم دووکە ببینین گەنجێتمە بتر بێکۆرن بتر کۆر لەسەر هەندێ بێتەکردن بوو گەنج ئەو بوارە بە گرنگترین بوارە زۆر سپاسانەکەم دێمە لای کاکە تاهر ئەگەر مایکەکە بگاتە لای عزیێت نەبێ سپاس بۆ جەنابتان ئێوەش بەخێر بێن هەستەکەی گرنگترین شت کاندیدەکان ئەگەر بوون بە پەرلەمانتار لە داهاتوو ئیشی لەسەر بکەن چییە چ مەلەفێکە چ دۆسیەیەکە بەنسبەت کوردەوە نسبەت کورد ڕاستی یعنی ئەحلامخانی ئیشارەت پێدا ئێکرێزیە پەرلەمانتارەیەت هەموو ئەحزابە ئەڤە دمە بهێز ئەخیت العراقی تبيت بشكل سرهند شو كان ك
اکرزیا ملت کرد بپارێزن باش ئەکار ئێکرەزی پارست و ئێک بوون پەرلەمان عێراقی ئەکید دشێن یعنی گەلک دەستکەفتەوە پتر بۆ ملەتی کورد دەستڤینن تێبینیت لەسەر ئیش و کاریان چی بووە لە ڕابردوو لەسەر پەرلەمانتارەکان چ شتێک تۆی نیگەران کردووە والله تێبینی ڕاستی ئەوە یعنی پەرلەمانتار وەختێ چنە پەرلەمانی تەبیت یعنی ئەم دەنگی دەینێ تەبیت ما بیر نەکەن يعني زفرنا بالمنطقة خو هر كسك المنطقة خو در بتشيد حق أو يعني بري خوب داتا منطقة خو كاتشب يعني بيتفياك وبمنطقة بيتكر المقصد بونو منا آكره باش بونو منا آكره برلمانتار منو كاتشارت هاي اگر بچنا برلماني بيتفيا يعني تشتكي أو هو بكم بو آكره بونو منا مقصد بارزگاه بونو آكره كفنترين قضاء هاتونو كتشوبونا هات يعني نهات يكرن نو بجمع تشوبونا هات يكرن يهات يكرن بس يعني بو نسبة قضاء ديكا كفنترين قضاء كمتر خدمت بله باشا خۆتان نەزانن ئەم جارە هەڵبژاردن لەبەرەوەی بەبازنەیە جیاوازە کەسێک لە ئاکرێ تەنها لە بازنەکەی خۆی دەتوانێت دەنگەکان بەدەست بێنێ کەواتە بێ زیاتر خزمەتی شوێنەکەی خۆی بکات چ چاوەڕوانیەکتان لە کاندیدەکانی ئەم دەڤەرە هەیە لە ئێستەوە پێیان بڵێن والله چۆن خزمەتی ئاکرێ بکەن مادوێت خزمەت و ئاکرێ بکەن مەقصد گرنگی بگەنجا بدەن مەقصد گەلە خەریش مێت هەین هاتۆنوکە گرنگی پێناوتیە یعنی ناوتینە دامەزراندن يعني البرلماني إيش سرهندي بكان كجرينجيا بكان جلوان بدن بتر يعني داخل زمالوانا أميش دهور كار بين قالوان نينريت منا كابتشنا برلماني بس أيش تبيت يعني باش داخونا كان خلكي أوكري سپاس دەکەم ئەچمەلای ئاسیاخان ئازێر نەبێ ئاسیاخان دیارە جەنابتان قوتابین وەکو قوتابیەک کە مافی دەنگدانت هەیە چاوەڕێی چی لە کاندیدەکانەکەی و چ داواکاریەکت لیان هەیە بله پیشکی خیرات نگود کم از وقت قطبی بیدم هیچ موافق قطبی وکی گلک جا جن پارلماندار افرادی نشتی نگویی افراد بحثی موافق قطبیات یکرن یا گلک جا از بخو اکشوانم افصلا دی برف کلش خواندنت خودشم از بخوینم از نظام صباحی دی کی وچم گلک قطبی دی خوینم باشه که الجه که دیده کار کردن هستم موافق قطبی گلک یاد خورن آن بدون من قانون خلاص کری یا راگاندن خلاص کری بیا مامستا چی شو لکادید کردن هستم موافق قطبی گلک یاد خورن و سر هند راجی گنج بیزار بوده ناخینیدن یک سر برف در و چیدن کەواتە یەکێک لە هۆکارەکانی کۆچکردن بە تێڕوانینی ئێوە ئەوەیە کە گەنج هەلی کاری نییە لە هەرێمی کوردستان بۆیە ئەچێت کۆچەکات و ڕێگەی مەرگێنیتن و چ دەستخۆ و ناینیتن یعنی نوکە گەلاکۆی گوتی ئەمە تو دەخوینی خواندن چ ناگەینتەدا یعنی یەکسەر سەلبیاتە دەناتە پشتۆتان ناگرن نەبژناتە تو دەبێت شتێک بەرەف پۆشە ڕۆژێ کەواتە ئەم کاندیدانەی کە سەرەکەون ئەبن بە پەرلەمانتار ئەتوانن شتێک بۆ گەنج بکەن هەر یەکەو بۆ منتیقە و بۆ دەڤەری خۆی بله اکیده هرچی نبیتن چند کارگاه بین دانان که چت آگری گله کار بدستن کارت آگری گله کشول کردن هرچی نبیتن در کارگاه بین دانان هم دشین کار کن هم دشین بخو و چنده هولدن پیشه کدی دست خوب بینن دی بتر زاقان هتا خواندن زاقان مینید الوالات خود آب میندن خدمت آویرب که جیب چیت در وب کردن ڕاستە زۆر سپاس دەکەم ئاسیاخانە چین لای کاکە بێوەر کە ئەویش دیسان گەنجێکە لە بەرنامەکە لەگەڵمانە ئاکرێت ینی لە هەر ڕوویەکەوە سەیریەکەی شارێکی زۆر جوانە شارێکی زۆر پڕبەرهەمە لە ڕووی گەشت و گوزارەوە لە ڕووی بەرهەمی خۆماڵی و کشت و کاڵەوە لە ڕووی خاکەوە لە ڕووی دڵگیریەوە لە ڕووی ئەو توانایانەی ئەو هەموو گەنجە باشەی لە شارەکە هەیە هەست ئەکەی لە پەرلەمانی عێراقەوە ئەکرێ خزمەتی شارەکەی تۆ زیاتر بکرێ بە چ ڕێگەیەک هاوڕێیان باسی کۆمەڵێک شتیان کرد لە بیرکردنەوەی تۆ شتێکی دیکە گرنگە بشكل بخير بن زۆر سپاس طبعا دخوزيت كردستاني همية وكردستاني همية دو جورن عندك بيوصل الحريم كردستاني با برلماني كردستاني دي سر كار سر بيتكرن عندك شلوانا بيوصل بعراقي با عراقيش عراق فيدرالة ام طبعا البرلمان العراقي وكحريم كردستاني ونريد كرد ام نزورينينا يا بيتفي يا سركي ام بيتفي اكريزيين الويري اكريزيون اف مولا كرد يا جرنجا بوما اگر ما اكريزينا بيد ام نشين موافق خو بروجيت خو البرلمان العراقي ام درباس كاين بنمونا إدارين سر بخوت دوات نراجعاندن بيروز بايلت كان طبعا ليرفا ديانا وزاخو بو پارێزگاه بوون ئۆکرێ بڕیارە پارێزگاه بوون الپەرلەمانی کوردستانی و دەرچووی ساڵێت نوتەدا ئەم پێتیڤی ڕازەمەندی و عێراقینە
كو اوكري بيبدا بوريزغا اوكري كافنترين قضاء سروستي عراق الشين بيش متى يو جوانا بوري قاشتو جوزوري كي موسيت هاي البوري كشتو كولي بي تي في بول بشتيا كو افاجي سر حكومته عراق من تفاكو فيت بول بشتيا اللي بكات الجوتيوريت ما بكات وهروها في منطقه دربي سنوري دورة هرم كردستان مادي صادو چل گشتی کرکوکا دلی کردستان بیتویا کار سر بهتا کرن که او ضرر و زیانت گشتی اما ل 16 اکتبر اول پاش دا که پیشمرگ قهرمان خورا گرتی و نهلای اول مایجل دست ما بچید و سر ما بلند کری که ببینید دی سال پارلمان عراقی کسندی پارتی دموکراتی کردستان و جناب سروک بارزانی پالپشتی و پشتوانیا اکرزیان بناف مالا کردنیا هر وکی سرکش برچم که چاک سازیال حکومت هرم کردستانی داخاز لید کین و هیوی دارین همه ببنا ایک دست وک برایت ام ایک ملتین ام کری کدوتین دشمنی ما چجار نبید دوست اگر ما بین ما و دشمنی ببید بوست باش دست خوش دیسان وەکو گەنجێک پرسیارت لێ یەکەم ئەو کاندیدانەی کە لێرەوە سەرکەوتون بۆ پەرلەمان ینی خەڵکی ئەم دەڤەرە و خەڵکی ئاکرێ بوون بە دەنگی کەسوکاری خۆیان خەڵکەکە چوونەتە پەرلەمان لە ئاست ئەو متمانەیە بوون لە ڕابردوو بەڵێ دڵنیۆیڤە وەک کۆندیت وەک بەربژێر وەک کەسۆتی ئاستی وێ بینە و زێدەتریش بله او بتر هميو ضرر مداي نبونا اكريزي بيال ناف مالا ما كردا البرلمان العراقي وكي من اوماجا بداي توفنا خدا ام نزوري لنا البرلمان العراقي وام بروجه بخو درباس كاين ام بي تي في اكريزينا اگر ام اكريس نبين موتوكا ناف البرلمان العراقي دو ناف 300 برلمانتور دادي چي بيچي بيت بو كردستان ام بو باجر اگه بكات ام بو توكا بكات تو كميني لنا برلمان بله كميني لنا البرلمان العراقي ام بي تي في اكريزينا اگر ام اكريس بين ده هزرك بما كانوا مجبورين او بروجيت مدفن بوما درباس كان البرلمان العراقي بحريكو هبيت سپاس زۆر سپاس کاکە بێوارە چمە لای کاک فەلاح کاک فەلاح پەرۆشی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن بەڵێ بەریارتیستێکی خۆشحاڵین و خێراتمان گوتکەین خۆشحاڵین گەلبوون هەواڵان بەشدارین دەبێ پاسا هەڵبژاردنەوە بەڵێ پرۆسا هەڵبژاردنەوە چەند ساڵ جارێکی تێتە ئەنجامدان ئەکید تشتێکی باشە گۆڕانکاری دێنەکردن لەوانەیە ئێک لایەنێک کەمتر خەم بیت خۆ باشتر کرد یێ باش خۆ باشتر کرد بەرزیونیزمی مەسەن لایەنێک دێ کێم بیت لایەنێک دێ زێدە بیت ئەڤە هەمیە هەی و وڵاتێکی وەکی عێراقیدا یا پێتڤیە هەڵبژاردن بێنەکردن بڕاستی ji ber ku وڵاتێکە پێتڤیە هەندەیە داكو هر لاينك مستحقاق تدخو دز ببینیتن ام وقت كرت مدبت بحثي خوب كان وقت كرت براستي برادر بحثي وهندكر بقشتي يك رزي ويك دنگي ويك هلوستيوم على بغداد اوا همي تشتكي گرنگ تر براستي ويت كاربوي چنده بتكرن او كمتر خمي او خالد هز مال بغداد هي وقت كرت ويت بین راز بکرن و ببنا خالد بحس و ام یک دنگ بین و یک حلویز بین بوه هنده داکو موافمه بدز ببید لیره خاک و پیشمرگه الهمیا گرنگ تره براستی کردستان دوید که دمه که پیوا کردستان ولات و آخ تیتا گوتن همی تشتی با بینه پشخو براستی کاندیدت ما یک دنگ بین یک حلویز بین راسته که همچینه بغدا هر لانه که رأیه که جوازه هی بله که دمه خاک و کردستان و پیشمرگت تا گوتن ام یک دنگ بین ام یک حلویز بین ام همیت بینین کردستان نسبت عراق جیاوازیا کردستان اتگل باشور عراقی پیشکفتنامه و پیشکفتنامان يعني اف پیشکفتنامه هی و سر هنده را يعني محاربه الواند کلمه تتکرن تلانی بودجه و موچه و اف پیشکفتنامه هی پروژت هی رقابانیت مد گلوان یعنی خلکی همی آدیدی پیشکفتن آمد گلوان گلکا جیوازه سرنده را پیشوازی آمد و سینگه که برفره ما همی آدید ما چند سال بوری دا دمی هاتنا تیروستین داعش به سینگه که برفره ما پیشوازی آوارن خاروی عراقی کرد نوکجی شماره که زورا آوارن پارزگاه میسلو چندین پارزگاه دی لقضا آکر پارزگاه دو کنه و بجانترین شیوه خدمت تتکرن براستی دوید حکمت عراق اول برچاو بیتن يعني اما چون لبرچاو گری يعني اما امریکی واقع هي معامله لگلاکین که
لە دوای 2023ەوە حکوومەتی عێراقی یعنی زیاتر وەکو دوژمنێک سەیری هەرێمی کوردستانی کردووە تاوەکو هەرێمێک کە بە دەستور ئێمە لەسەر عێراقین و بە دەستور ئێمە عێراقین ئێمە کوردین عێراقین بەڵام ئیتر سەرباری تێبینیەکان لەسەرەوەی کە لە مێژوو چۆن دابشکراوین و پێمان خۆشە عێراقی بینیان پێمان ناخۆشە ئەمەیان واز لێنین بەڵام بەپێی دەستور ئێمە عێراقین نوێنەرانی کورد لە بەغدای تر ئایا سەرۆک کۆمارە ئایا سەرۆکی پەرلەمانە جێگری سەرۆکی پەرلەمانە ئایا وەزیرەکانن ئایا پەرلەمانتارەکانن ئایا بەڕێوەبەرە گشتیەکانن چۆن ئەتوانن وا بکەن بۆ لە بواری پەروەردە لە بەغا لە شارەکانی دیکەی جنوبی عێراق یەک دنیا سوود وەرەگرن لە بواری خوێندنی باڵا فەرمانبەر مامۆستا چەندین موچە چەندین سولفە وەرەگرێ بەڵام بۆ کوردستان ئەمانە هیچی دەستەبەر ناکرێ هیچی دابین ناکرێ هەست ئەکەی کەم تەرخەمی نوێنەرەکانمانە لە بەغا وەکو پێویست یەک ڕیز نەبوون بۆی کاریگەریان هەبێ ئەکیید ئەگە کەم تەرخەمی هەبیت بووە چەندێت زبریت یەک ڕێز نەبوونە یەک دەنگ نەبوونە بووە هەروەکو من دەستپێک ئۆخفنەخۆ گوتی یەک هەڵویستی و یەک دەنگی ئەڤەیە گرنگەت vê خولێدۆ یعنی بێتە بجهکردن ڕاستی ژبەر کو ئەگەر ئەم ئێک هەڵوێست و ئێک ڕاست بین هەمی هەمافیتما دەست بهێن یعنی ئەف وەکتا مەجە پێکرد یعنی ئەف خزمەتە ما بوو ئەوەرە و ئەوەرە یعنی ژمارە کە زورە ئەوەرە هاتیە پارێزگاها دووکێ و هاتیە قەزامن ئاف بێت کەهرە بێت یعنی هەمی خەدەمات دەبێن خەدەماتە سانایی نینە یعنی هەمی پۆرە دێتەکردن وایە بجۆنترین شێوە ڕەنگە ئەو خزمەت گوزاریت پێشکەشیوان هاتیێنەکردن ڕەنگە زێدەتری پێشکەشیوە هاتیەکردن وەک هەوڵاتیەکی قەزامە ژبەر بێ چەندێ یعنی دەبێت حکومەتە عێراقی پشتەوانی و هەرێمێ بکات ئەوژی دیفچت مینیت ئێک هەڵوێستی و ئێک دەنگیە کاندیدێتمە واتە ئەگەر نوێنەرەکانی کورد بە هەموویانەوە ینی لە پەرلەمان لە بەڕێوەبەرێکی گشتی تا ئاگاتە سەر کۆمار یەک دەنگ بن بەهێز بن لەوێ ئەتوانن بەو هێزە خزمەتی هەرێمی کوردستان بکەن ئەکید بێگومان ئەگەر بێجارێ هەمی یەک هەڵوێست و یەک دەنگ بن ئەکید دشارەوێ چەندێک هێتەکردن کە هەمی مۆفێتمە ئەبدەست ببێن سپاس دەکەم ئەگەر مایکەکە بێتەوە بۆ لای کاکە زێرەڤان بەگشتی لەو گفتوگۆیی کردمان خۆت کۆمەڵی قسەت کرد هاوڕێکانت کۆمەڵی قسەیان کرد چ سەرنجێکت هەیە کە زیادی بکەی پێشەوەی بگەینە لای کاندیدەکە بەێ هەواڵان هەندێک ئاماژەکە بەردەسەر ئێک ڕێزیە خزمەتکردن ji بۆ بەرژەوەندێن بلندن gelê Kurdistanê dîsan jî xizmetkirin ji bo bajarê Akrê bajareke wekû hevalan amaje pêda bajarekê kevnara û dêrîne û gelek waran da naxwasim were çandinê û ajaldariyê û geşt û guzarê û dîsan jî şînwaran bajarekê gelek taybetmend û ciwaniya xwe heye pîta û giringî bi vî bajara bêhete dan û hewal bêhete dan biraya bijîn ew biryarên heyî Parlemanê Kurdistanê dakûkî kar bin Parlemanêtmê civatan nûnerên Iraqa Federal hewal hebin ji bo yekê ku Akrê jî bibte ek ji parêzgehên dîtir ku budceyekê bijin petir ji bo bajara Akrê bêhte derxankirin û hemî war û biyav û sekteran da bajara Akrê bêhte vejandin rastî gelek waran da kem terxemî ya hey xastet takê vî bajarayê pitirin li wan xizmetguzariyan têne encamdan lewra gelek pêdivî û giring e et hemî war û biyav û sekteran da pîta û giringeka baş bi bajara Akrê bêhte dan û dîsan jî yal hema giringtir dakûkî karên sextên wêyekê bin maf û berjewendiyên gelê Kurdistanê di civata nûnerên Iraqê da bihêne parastin û kar li ser bikin. سپاس دەکەم ئەچمە لای ئەحلام خان ئێستا بە شێوەیەک لە شێوەکان ئەوترێت متمانە کەم بۆتەوە هەندێک جار نەماوە لە بینی دەنگدەر و کاندیدەکان ئەم کاندیدانە پێویستە ئەگەر بوون بە پەرلەمانتار لە داهاتوو چی بکەن بۆ ئەوەی خەڵک زیاتر متمانەیان پێ بکە لە هەڵبژاردنێکی دیکە بەبێ ئەوەی بانگەشە بۆ خۆی بکە خەڵک حەز بکات بۆ نمونە فلانە کاندید جارێکی دیکە سەر بکەوێتەوە بۆ پەرلەمانی عێراق بە چ شێوەیەکە ماکرێت هەلبەت متمانەوان بوو هەندێک بێژین کۆر نەکریا پارلەمانتۆرێت ما بەر هەندێ متمانە هەوڵەتی نەما بە پارلەمانتۆرێت بێژن هەر دەچن بەس بۆ خۆیان دەنگیتینن یعنی کۆر بوو هەندێ بوو ئێکل وە بوو مانتەقە خۆ یعنی بێژین ئەو بربژێرێت ما کۆر ناکەن بوو مانتەقە خۆ ji ber hindê mitmane nemoye hawletî bi parlamentoru ez bijim
بۆ هەندێ گەرەتەوە و دەنگی خو نەدەن ئەگەر بیانەوێ ئەو متمانەیە بگەڕێتەوە زیاتر کار بکەن سپاس دەکەم دێمە لای کاکەتا هەر بۆی یەکی بە کورتی ڕئیتان وەربگرم ئەگەر سەرنجێک هەیە تێبینیەک هەیە باشە با من پرسیارێک بکەم لە ناو ئامی خەڵکە خەڵک ڕئی وایە کە ئەمانەیە بن بە پەرلەمانتار بۆ خۆیانە بن بە پەرلەمانتار موچەیەکی باشیان هەیە ئۆتۆمبیلیان هەیە پاسەوانیان هەیە گەشتەکەن پاسپۆرتی دیپلۆماسی زۆر خەڵگوواڵێت لە ناو ئامی خەڵکە ئەما وترێت هیوا هەیە خەڵک ئەم چاوەڕوە ئەم شێوازی بیرکردنەوەی دەربارەی بە پەرلەمانتارەکان بگۆڕێت و پێی وا بێ کە ئەمانە خزمەتکاری خەڵکن بوتا کورتی بڕم خەڵکێ ما یە ئۆکراز منتەقە خۆڕم یعنی خەڵکێ مە نەبێت ئەندۆم پەرلەمان بێت پۆرە بدەێت تشتێکی بدەێت خەڵکێ مە دوێت وەختێ بیت ئەندۆم پەرلەمان دیفاعل بێ منتەقی بکات و بيتا يعني بزفريتا في منطقه مقصد توزيا كتشتكى قابلني انه برلمان قابلني انه برلمان تشيتا بغدو ها مجال نبيت يعني روجا كوبيت انه منطقه خدا بقريت سريدونت وام كات كوتشه هيئه منطقه ويدا مقصد خلكي بيت برلمانتار وقت تشيت دنگ خودت بيتا و بيتا توزيوي بيتا سريدونوي نخوشك هبيت يعني خلقي خويله نبيت مقصد انه برلمان وقت تشيتا بغدو ونبين تبعته 4 سال توي كامل تبن پشتينگي بيتا باجاري ئەتارەوەنەی دەنگی خەڵکەکەی بەدەستێنایی تر خەڵکەکە لە بیر نابێت ناخێر سپاس دەکەم ئەچمە لای ئاسیاخان سەرنجێک هەیە بەگشتی لەسەر قسەکان برادری ئاماژە پێدای بوونمونە پرۆسی دەنگدانێت نێزیک بن ما هەنگی پەرلەماندۆر دیتن کو وەختی دەنگدان نێزیە بۆ هەنگی هاتنە بەرەف قوتابخانە و کولیا یعنی بۆچی کوان شول ما پێ هەنگی بیرۆن مادێت گەنج هۆشیارە ئەزانێت ئەمانە تا ئێستا دیاریان نەبوو لە ناکاو دەنگدانێ گەنجن اما اگه گنج باری نبود اگه گنج زانی چه بنا کتن وی دنگ نداری دنگ نداره پاکی ده بون دنگی دادن سپاس دکم با مایک کبچه تلای کاک بیار فرمو پیما به سرنج کتابو بریم تیبینه که هبی سر ملفه پککه نوفش سنوریه تریم کردستانه اول چندی ساله بوده جه ازعاجی براستی حق وقت و اندام پارلمانی کرد گشتی پارلمان عراقی سر ویندی کار بکن چونکی پاراستنا آسایش سنوری سر بغدادیه دوی سرندی کو بده کار دیگه به پرسیاری کل کاندیدا کیبکه تمام باشه و بلینی لیورگره تمام باشه هر بجید دستکان خوش اوت تو پرسیاری خود حاضره کاک بیوار کاک فلاح کتا سرنجی خود بله یا اسواق فرمانبر ده بحثی فرمانبر یعنی بله راستی مدوید کاندیدت مدوید جاره ابحث و بیک دنگ و بیک حلوست به گشتی یعنی داکو کیل مافی فرمانبری بکن اول چندین ساله هم بینی فرمانبری ارم کردستانه یه مقدوره نات موچه درستیوار ناگرید چند هیوا جارکی موچه تمامی نات یادان و همین مستحقات فرمانبری براستی درستی بغدا دست خواه بینی بوجه موچه اگر هات دیار کرن و دابین کردن با هرمی اکید هرم کمتر خم نیه براستی اگر بودجەکەش بە شێوەیەکی ڕێکخرا و منتەزەم بێت ئەو فەرمانبەرانەشی کە ئێستا بۆ نمونە گرێ بەستن ئەکرێ ببن بە هەمیشەیی بێگومان ئەگە بودجە و موچە هات حکوومەتە هەرێمێ مەجید چەند ساڵێن بووری و موچە و بودجە درستی داد درێغی نبوو یعنی ناحیا موچەی ناحیا خزمەتە فەرمانبەران سلفەت تدان پێشینا بە دامەزراندن گرێبەست هەبوون پێشینێت زەواجێ دانیێت هاوسەرگیریە یعنی پێشینێ خانوبەرە یعنی گەلک ڕاستی گەلک مافێ فەرمانبەری هەبوو تدا بەلێ چێ داخی هەنوو کە کەمتر خەمی ئەجلای عێراقی و حکومەتە عێراقی ئەف بودجە و میزانیە درستی نایەتن حکومەتە هەرێمێ زۆر سوپاس دەکەم کاکە فەلاحیان سوپاس بۆ هەمووتان ئێمە ئێستای تر نزیکە بینەوە لەوەی کە بچینە لای بربژێرەکە ئێوە ئەتوانن لەوێش یەکی یەک پرسیاری دیکەی لێ بکەن و بەڵێنی چارەسەرە بەڵێنێکە کە لە داهاتووە ئیشی لەسەر بکە بەپی پرسیارەکانتان ئەتوانن لە ئێستەوە تاگەینەوێ خۆتانی بۆ ئامادە بکەن و فەرمون ماندوو نەبن هەر بژین بەڵێ عزیزان لە پاسەکە توینێتە خوارەوە لەگەڵ گەنجەکانە هاتوینێتە خزمەتی میوانی ئەمجارەی بەرنامەی پاسی هەڵبژاردن بۆ ئەوەی گەنجەکان پرسیارەکانی خۆیانی ئاراستە بکەن
و دوای پرسیارەکان ئێمەش وردە گفتوگۆیەک لەگەڵ بربژێرەکە بکەین و دواتریش دەرفەتێدەینێ بۆی بانگەشەی خۆی بکات و داوا لە هاوڵاتیان بکات کە بۆچی گرنگە دەنگی پێ بدەن. من پێم خۆشە بڵین خۆی بناسێنێت سەیری کامێرا بکات و بە بینەران بڵێ جەنابتان کێن و ئەوەی کە پێت خۆشە وەکو ناساندنی خۆت ئاماژەی پێ بکەین. سوپاس بەرای بەخێر بێن. ئەم من موفق شێخ شاب سوورچی کاندیدم بۆ ئەنجومەنی نوێنەری عێراق لە پارێزگای دهۆک بازنەی سێ ژمارە من 20. باشە چی دیکە پێویستە کە خەڵک لەسەر جەنابتان بیزانێ خەڵکی ئاکرێ و ئەو بازنەی کە دەنگ بە تۆ دەن؟ خەلکی ئاکرێ هەموو مەدەمان ناسیتێن ئەوە تقریبا 30 ساڵە ئەمە لە ئاکرێ خزمەتمان کردیە خەڵک هەموو شادی ئەوەی دەدەت و متمانەی خەلکیشمان پێویستە چونکە ئەو خەلکە هەموو یێمەیە کەسی بیانی نییە دەنگ پەمان بدەت هەموو برایەکین و یەکمان تەقەینە و هیچ گرفتێکمان لەگەڵ خەلکەی نییە لە باشەکەی زێتر ئینشاءالله متمانەشمان پێ دەدا و ئەمەش لە جێی باوەڕێ ئەو خەلکەیدا دەبین. زۆر باشە با من وردە مایکەکە لەکوێ بوو؟ باشە خۆت بناسێنە و پرسیارەکە داڕاستی کاکشێخ بکە. ئەس بێ سپی سعید پرسیرۆ من ناوەیە بوو جەنۆبێ شێخ گواف دەست دەریژێت سەر سنووری هەریمە کوردستانی ژەئۆلیە پەکەکەیڤە تێناکردن و گوند و هەوڵۆتیێتمە و پێشمەرگیتمە تێنە شەیدکردن سەکۆر سەرهەندی بکات و بهێنا ڕۆگرتن هەروە ئەف دەست دەریژێت حەشد شعبی هەندێک میلیشیاتۆر سەر هەولێرە پایتەخت و فڕۆکە خۆنا هەولێرە ڤیدیۆیەک شیاتی نەکردن کار سەر بکات و بهێنا ڕۆگرتن و چ دیکە خەڵکیمە زەرەرمەند نەبیت. زۆر سپاس. بەڵێ فەرموو. صح لهم عاملين بسيارة من أول بو برلماني ما برلمانتاري دخوزم من أول زمان كردي زمان كيف فرمية كار بو هندي بكاكو برلمانتاري ما البغدا بزمان كردي قصة بكاتن. دست خوش. شيخ الزيراغانتامو بو اگر بيت وكو بربجيرك بيتش جواتن ونيرن عراق فدرال جبو تويجا گنجولاوا چت پلانا ودایا نخواستم جبو که در فتن کاری بهن رقصاندن بو اللاوا ج و که بجن رزگار ببن کوچا لاوان لیشاوی و ببردوامی بر در ولاتی هبید جبلی وی که جناب واد چیکار کرد جبو دست خستنا مافو امتیازات گل کرد جلان بودجه و موچه جبو جرخانا کردستان دوار رقابانا دابتر پیش کویتو هفدم جی جبو ماف و امتیازات جوتیارا چه پلانا ودایا. زۆر سپاس لە پرسیارەکانی زێربان و دەست پێ دەکەین. باسی پلانی ئەوەی کرد سەبارەت بە گەنجان ئێوە گەر سەرکەون و ببن بە پەرلەمانتار ئەتوانن چی بۆ گەنج بکەن؟ طبيعي كما سركتين اما برنامج اولويات اما ما خدمه جنز ولا بكين تلقى برنامج بارتي كارما بارتي خرج دياره هر تشتكى هم تشتكي تدايا اما شين بالين فوق خلق يدين ان شاء الله لبغداد هيك تقصيريه هناك بو جنز ولا او الى دسمان بيت قصوري هناك باشا پەرلەمانتارەکان کە ئەوانەی لە ڕابردوو پەرلەمانتار بوون توانی ویانە خزمەتی گەنج بکەن بە دیر و تێڕوانینی تۆ خدای وچی پێویست نادیتەکردن هەتا هەنووکە چونکە بەغداد و ببێت و نەبێت هەتا هەنووکە لاواز بووە ئەمە کوتلا کوردستانی لە بەغدایەک نەبووینە چ جارە چونکە ئینشاءالله لە ئەوێ دەورێ بەرنامەکە ئەوە بڕیارە جەنابی سەرۆکیشە ئینشاءالله هەموو کوتلی سیاسی دەیەک بن هەکەرمەیەک بین دەپوەستین خزمەتە هەموو تونی تێژا بکەین لە کوردستانی. باشە سەبارەت بە پرسیارێکی لقێکی دیکەی پرسیارەکەی سەبارەت بە بابەتی بودجە و موچە بوو دیسان خۆی ئەمە نوێنەرمان لە بەغا بوو بەڵامەوە چەند ساڵە بودجە و موچەی هەرێمی کوردستان بڕاوە و نەشیان توانیوە لە پەرلەمان کارێکی ئەو تۆ بکەن بۆ کارەکە چییە؟ من بقول رأيك هي رأيي من هكا لا هبليري اتفاقك سياسي نتاكد از باورنا كم لبغداد هيش تشتاك بدسمه ببيتن تلقى ما جديد لبري هنوكا بيستو سي جولات جماعتي ما تشونا بغداد وهاتنا هيش تشتاك بفنهات حتى لبغداد لقى جنابي سروق بارزاني نقشنا اتفاقك تبد جابوا ما لبغداد نهات اساسو شي برلمان تالك بما توازي لبغداد بتجي هنا تقنعتها بيتن خرجي اميت ببيق سينيا تلقى ما لبغداد بهيبيا بهنجا كرسي وبهنجا كرسي از باورنا كم او تاثير لحكومه العراق بتكردن هر تشتكي بيتكردن برأيي من تبي اولي لهفليري اتفاق بيتكردن فاشي لبغداد تشبيت هەستەکەی لە بەغا گرنگە بە ژماری کورسی مامەڵە لەگەڵ کورد بکرێ یان وەکو کورد وەکو پێکهاتەیەکی سەرەکی عێراق مامەڵی لەگەڵ بکرێت هەکە وچی پێکهاتە نەبیت ئەمە زەرەری وچی کورسی فایدێمان نادەتن ئەمە سنە پێکە بەش بین هەر فایدێمان نادێت
سوودی نییە سوودی نیە ئەبەت. باشە بابەتێکی دیکە بۆ ئاکرێ ئەتوانن چی بکەن دیارە لە ناو پاسەکەش باسیەوەیان کرد هەرچی تایبەتمەندی و خەسائسی باش هەیە لە ئاکرێ هەیە هەم لە بۆ نمونە لە خاکەکەی لە شوێنەوار لەوەی کە ئاکرێ بڵین کۆنتترین خەزایە کە خۆیان ئەڵێن وەکو پێویست خزمەت نەکراوە لە ڕووی بەروبوومی کشت و کاڵیەوە لە هەر ڕوویەکەوە سەیری بکەی ئاکرێ هەموو تایبەتمەندیەکی باشی تایە بەڵام من پێشتریش لە بەرنامەی داوا کاراتومەتە ئاکرێ خەڵکەکەڵێن بە گوێرەی قوربانیەکان خزمەت نەکراوە ئێوە ئەتوانن لە بەخاوە خزمەتی شارەکەی خۆتان بکەن چونکە دەنگدەرانتان هەمووی لێرەیە بۆ مەجی سەربرندی ئەمە خزمەتە باژێرە خۆگەنچکەم بە خەرچی ئاکرینە خۆمە لە جێکە دیناتینە تەبیعیشەکە چۆینە بەغدەمەدی هەر خزمەتە باژێری خۆکەین ینی بازنێ وێگابێ ئەز مڕەشە هێوێ بازنێمە ئاکری و بەردەڕەش و شێخان مەجبورم هاری ئێرە بکەم ئەوەی لە توانام دابیت یادی کەش بێوجدانیە کە خەڵک ببێت بۆ ئاکرێناتی تەکردن حکوومەتە هەرێمی تەقسیری بۆ ئاکرێ نەکردیە ئەس نامە تو هەمت تشتی 100% چێ بووی کێم و کاسیشی هێنا خەرکێکی هەی تعین نەبووە بە چەند ساڵە زروفێ کوردستانیان گودی چ پەسەمە داهات بەس گەلە شۆلی شاتی نەکردن هەندێک تشت بە وجدان باخەوین جادەیاتی نەکردن خەستەخانەیاتی نەکردن قوتابخانەیاتی نەکردن پارچیاتی نەدرستکردن خەرکەی زۆری بووە خوددان موچە ئەنی تشتێکی زۆری هاتێکردن بەس هێشتا شامایی ئەمە بە نسبەت حکوومەت هێرێمی کوردستان و خۆتان نەزانانی ئێوە چنە بەغا ئیشتان لەگەڵ حکوومەتی عێراقیە و لە پەرلەمانی عێراقا بەدەر لە کارنامەی حزبەکەت خۆت وەکو کاندیدێک ئەگەر لە داهاتووە سەر بکەوی خەڵکی ئاکرێ متمانەت پێ ببەخشێت چی لە پلانتایە هەستەکەی چی چ شتێک گرنگترینە دەست پێ بکەی بۆ ئاکرێ لەوەوە خزمەتی شارەکەی خۆت دەست پێ بکەیت تابان ئاکرێت جێکی گەشتیاریە باشە و جێکی کشت و کالیشە ئاکرێ باوەڕ ناکەم لە منتەقێ چ جی لە ئاکرێ خۆشتر و سیاحیتر هەبنەتا هەنووکە ئەوەی لە تواناماندا بیت بۆ خزمەتی ئاکرێ ئەمە حازری ئەخت لە چیەوە دەست پێەکەن بۆ نمونە چی گرنگترینە ینی بێمە تووچی چێ ئاکرێ پێویستی بە سەدا هەیە لێرەها چگە سەدا عیدی بەغدایە پێویستی بە دعمەکە کشت و کالی هەیە پێویستی بە دعمەکە سیاحی هەیە ئەوەی لە تواناماندا بیت لە بەغدا دیفاع لەو تشتانە دەکەین ئەمە بەڵێنە بە خەڵکی ئاکرێ دەیت ئەلوعد بیتن یا پێمان چێ بیتن چگە وعدەش نەبیماندان پارلەمانش هەتان کەس ئەگەر بووی ئەمە ئەگەر گریمانە خەڵک هەموو شاهدەکە بە 30 ساڵە خزمەتمان کرد ئینشاءالله هەر لەسەر خزمەتەشدا دەبین باشە ئەوەی پێمان چێ دیارە پرسیارەکەی ئەحلام خان ئێمە لە هەموو ئەڵلقەیەکی پاسی هەڵبژاردن قسەی لەسەرەکەین دەست و چاوی خۆش بێت کە کردی بە پرسیاری بۆچی پەرلەمانتارەکانمان کاچنە بەغا شەرمەکەن بە زمانی کوردی قسە بکەن لە ناو پەرلەمانی عێراق لە کاتێکە زمانی کوردی دووەم زمانیدان پێدانراوی دەستوری بە شێوەیەکی دەستوریە لە عێراق کێشەی چییە؟ شەرم نییە کە بە زمانی کوردی باخەون چکە زمانی خۆمانە و چی شەرم تێداین سەر بلندین بە زمانی کوردی باخەوین باسی پەرلەمانتارەکانی عەرەبیەکی قسە بە عەرەبیەکی زۆر خراپ قساکەن بەڵام ئامادەنین بە کوردیەکی ڕێکوێ قسە بکەن ئەوە تویبیتە بڕیارێک چنکە تبی جیهاز هەبن هەتای تێک بگەین ئەم بڕیارە بکات یعنی ئەگەر لە ڕۆی یاسایەکەوە زمانی کوردی کێشەی نییە لە دەستوری عێراق زمانی کوردی جێگیر کراوە وەکو زمانی یەکێک لە زمانە فەرمیەکانی وڵات ڕاستە باشە کێ لۆبی بۆ بکات لە ناو نابێت بۆ سبینێکە جەناب دەبی بە پەرلەمانتار هاوڕەکانی دیکەت ئیشی لەسەر بکەن دەنگی بۆ کۆبکەنەوە بۆ ئەوەی دوو گەنج سێ گەنجی کورد لەوێت دابمەزرێت ئەوەی عەرەبیەکی باشەزانێ کوردیەکی باشەزانێ هەم عەرەبەکان بە زمانی عەرەبی خۆیان قسە بکەن و هەم کوردیش مافی ئەوەی هەبێ بە کوردی خۆی قسە بکات یا هەر پێکاتەیەکی دیکە بە لەهجەی خۆی لە ئەولین بە جەنابی تو گوتت و هەکە هەموو کوتلێ سیاسی یەک نەبن لە بەغدا هیچ تشمان بەدەست بەنایێت ئەگەر یەک بین لەسەر ئەو مەوزوعانە هەموو سانایە بەدەستمانوەتێ ئینشاءالله لەو جارەش هەموو یەک دەبین یەک دەنگ دەبین یەک ڕنگ دەبین پێکەوە ئینشاءالله ئەو تشتێ لە توانەدابی بۆ مەسلحەتە ملەتی کورد تەقسیر ناکەین ئەم بابەتی زمانە کەی بەخەمی خۆت ئینشاءالله باش کاکە بێوار دیارە پرسیارەکەی گشتی بوو سەبارەت بەو دەست درێژیانە بوو کە ئەکرێتە سەر خاکی کوردستان چ لە دیوی تورکیاوە بێت چ لە دیوی ئێرانەوە بێت چ پەکەکە بێت چ حەشت بێت ئەو تشتە سنوور طبعا عایدی حکومەتە عێراقیە نەعایدی هەرێمەیە هەتا هەنووکەش هیچ عنی پلانێک بەغدا نەبووە بۆ سنوورێمە چگە ڕۆژانە تۆبارانە موجودە و چەکداری پەکەکەش ڕۆژانە مەشاکلە خەڵقەکەن بە نسبەت مەوجی پارتی بۆ مە مشکلەکە زۆرە مەزنە هەکەمە شەڕێ پەکەکەی بکەین دەبێنەمە پارتی شەڕێ بەراکوژیەکەت
ئەکەمە دیفاعی لە خۆ بکەین لە خۆ نەکەین تێنە ناو گوندێمە بەری سێ ڕۆژە دوو زابەت تێمە لێرە هە لە سەرکەندارە هاتنە شەهیدکردن تو چی بکەی پێ ناستە هیچ تشتێکی دیگە خەڵکەی ببێ ینی پارتی جەنابی سەرۆکی بێز قبول ناکەم هیچ قەترەکە خوینێ بڕژێت شەڕی براکوژیە ببینیت لە کوردستانی ئەو ڕۆژانەیە تێن بۆ مە مەشاکل خەڵقەکەم ئینشاءڵڵا لە بەغدادی هەمە هەوڵادەی دیگە حکوومەتە عێراقی و ئەف حدودە بێنە زابتکردن بەرچی بەرا ئەف تشتەی لەمە بیتەوە سوپاستانەکەم هیوادارم وەڵامتان وەرگرت بێتەوە بۆ پرسیارەکانتان دێمە ئێرە فەرموکارتان ئەستار فازڵ وەک گەنجێک لاوەکی ئۆکرێ بێ پرسیارێ شێخیت کەم کە ئەگەر چوو بەغدا دێ چ کات مەقسەد بوو جووتیارێت مە حکمە هەندێ ئۆکرێ منطقە کا زیراعیە دێ چ کات بوو جووتیارێت مە ئەو بوو منطقەمە جووتیارێت منطقەمە سوپاس دەکەم فەرماسی خەم ئەس ئاسیا لەقمان قوتۆبیە پەیمانگەیەمە کو بوونمە نەسبۆی ئەم خواندنێ تەمام بکەین هەندێک چ پلانە ومادانە هەندێک چ هاریکاریات گەلمەکەن یان تنێ بەس بۆ هەندێکی هەمی دەنگدانان دێهێنە ناف خەڵکی دەدە ناف قوتابیادا دێهێن بچەک ئاخفنا بژنەوان دێوان دڵخۆشکەن و پشتینگی چ پلانە ئەم نابینین چ ئاخفنێتوان بۆ مەدیارناکەن بسیار ئەوە کۆدی چەند کار هێتەکردن بۆیە هەندێک داکو مستحقاتت فەرمانبەرە وەک بودجە و موچە بێنە دابینکردن زۆر زۆر سپاس لەناو پاسەکە گفتوگویەکمان کرد لەگەڵ گەنجەکانە دیارەیەکێک لە گلەییەکان کە لە تەواوی کاندیدەکانەکرێت کە دواترە بن بە پەرلەمانتار ئەوترێت ئەم بۆ بە پەرلەمانتار بۆی ژیانی خۆی خۆش بکات لە ڕووی مادیەوە لە ڕووی موچە لە ڕووی امتیازات لە ڕووی ئۆتۆمبیل لە ڕووی پاسەوان لە ڕووی گەشتکردن لە ڕووی لە هەر ڕوویەکەوە سەیری بکەی ئەوترێت پەرلەمانتارەکە مستەفیدە و سوودمەندە ئەم تێڕوانینە لە داهاتوە ئێوە ئەتوانن بیگۆڕن بۆی خەڵک چیتر وەکو کەسێک کە بۆ موچە چۆتە بەغدا سەیری پەرلەمانتار نەکا وەکو نوێنەرێک سەیری بکە وڵی زەزانانی چیە هەر کەسێک تەمسیلا خۆکەت ئەکە تو چۆیە بەغدا و تو خزمەتە ئەف خەلکەی کرد عالەمی ئەف وەجهە لەسەر تو نامینیتن ئەگەر تو چۆیە بەغداش خزمەتە کەست نەکرد و هەر بۆ مەسلحەتا خۆیان شخصی بوو تەبەن ئاخفتنەکە درستە و دووەلێ دووچی ئەوە بێت ینی ئەوە ئێستا تۆش ینی دانی پێدانی کە ئەو جۆرە پەرلەمانتارانە هەن ئەس بەلێنێ بە خەلکی خۆدەم نابێت تو دسمە بەغدا دی عالەمی تعین کەم و ئەندی شۆڵێکەوە تۆ بکەم وەزیفەی پەرلەمانتار دیعاکە انتخابی بکەم بێم دێت زادە فڵان جی چێکەم ئەف تشتەی ناکەم بەس ئەوی لە توانامدا بێ بۆ خزمەتە خەرکی خۆ دێکەم و پەسەر بلندیش دێکەم باشە با بچینە لای پرسیارەکان لەوەی کاک فەلاح دەست پێ بکەین سەبارەت بە فەرمانبەران خۆتەزانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو فەرمانبەرانی ناوەڕاست و خوار و عێراق مستەفید نین لەو با بڵین ئەو پاداشتا ئەو هاوکاریە ئەو موچە تەنانەت هەلی خوێندن لە دەرەوەی وڵات وەکو هەرێمی کوردستان بێبەشە فەرمانبەرەکان هەر هەمویان ئێوە لە چ ڕوویەکەوە بڵین ئەتوانن ئەم شەڕە بکەن کە فەرمانبەری بە نسبەت پێشمەرگەشەوە ئەمە ڕاستە پێشمەرگەیەک بۆ نمونە بە موچەیەکی کەمەوە سەدان هێندەی کەسێک کە حەشدی شعبی بۆ خزمەتی کردووە بەڵام ئەوەی حەشدی شعبەکە سێ هێندە و چوار هێندەی پێشمەرگەی موچە وەرەگرێ امتیازی هەیە بە نسبەت فەرمانبەرەکانیشمانەوە هەروایە ئەکرێ ئەمە گۆڕانکاری تیا بکرێت بە چ ڕێگەیەک ئەگەر مە ئیسرائیل لەسەر میزانیە بکەین و میزانیە پس درستی وەرگرین هیچ مشکلێکمان نابێتن و پێش مەسەلا فەرمانبەرە چگەکە میزانی نەبیتن فەرمانبەر مستەفید نابێت چگاتان و کە بەغداد 13 لە سەدەی نەدایتەمە ئەگەر تو حساب بکەی 7 نادت یا دو یا پێشمەرگەیت لازمە هەمە هەوڵ بێنەدان پێشمەرگە بیتە زمانی منزومە دیفاع عێراقی عنی وچی هەمە قوتی دیکە احتراف بێتەکردن پێشمەرگە بگابێ پێشمەرگە حسێب بکە معاش نەگوەکو هەندێک پەرلەمانتار تا ئێستاش لە بەغا عەرەبەکان بە پێشمەرگەڵێن میلیشیا دانی پێدانانەیە ترافی پێ ناکەن پێشمەرگە میلیشیات نییە پێشمەرگە دیار بوو بۆ تاریخ شاهدە کە پێشمەرگەی چەند خزمەت کرد و چەند شەهیدی داینە ئەکە میلیشیات بەنە داوچی ئێوان بن ئەو میلیشیاتە نە پێشمەرگە میلیشیاتە باشە کەواتە ئێوە ئەمانش لە زمانی ئیشەکانتانەیە و کاری لەسەر خۆت وەکو خۆت ینی وەکو بربژێرێک ئەگەر بچتە پەرلەمانی عێراق حەزەکەی لە چ لیژنەیەکە کار بکەیت وەڵا لژنەی ئەمنیم پێخۆشە و لژنەی کشتتوکالیم پێخۆشە ئەم دوو لیژنەیە بەڵێ هەکە چێ بیت باش زۆر زۆر باشە پرسیارەکەی ئاسیاخان سەبارەت بە ئەوە بوو خۆتەزانی بڵین قوتابی خوێندکارەکانمان دوایەوەی لە زانکۆکان لە پەیمانگەکان دەرەچن تەخەڕوجەکەن هەلی کار وەکو پێویست نییە ئەمە ژوای کردووە کە
بێئیشی و بێکاری بڵاو بێتەوە کە بێئیشی و بێکاریش بڵاو بێتەوە حتمما خۆتەزانی ڕێژەی کۆچکردنی گەنجان بەداخەوە زیادەکە ئەکرێت لە پەرلەمانی عێراقەوە خزمەتی گەنجەکان بکرێت پرۆژە کارگەی بچووک هەلی کاردا ڕەخساندنی هەلی کار بێتەکردن لەوێ ئەمەوەجی پارلەمانتارە کە چووینە بەغدا تەقسیر لەو مەوزوعی ناکەین بەس لێرە تشتێکی هەیە حتا هەنووکە هەرنوچ نفسی مەوزوعی کاک فەلاحە حتا میزانیان مەزەبت نەبیت مەلێرە پۆناسین هیچ بکەین 2012 هەتا هەنووکە چەند مەشاکل بەسەمەداتن شەڕێ داعشی هات نەفت هاتە خوارێ ئاوارە میێوان هاتنە کوردستانێ ینی مەشاکل بەسەمەد بەری 2012 خەرک تاتە دامەزراندن موچەی دەرز بوو هیچ مشکلێک نەبوو ینی بێکاری چێم بوو ئینشاءڵڵە هێدی ئەف کابینە هەنووکە واکە تێ شۆڵێ و ئینشاءڵڵە دێ بەرەف خزمەت گوزاریاچیتن و دێ خزمەتاوا گەنج و لاواکەتن حەکە توازە خۆش بدێوە هەفتەشت هەیوانە گەلک شۆڕی هاتی نەکردن لە هەمە نەواشیوە ئینشاءڵڵە مەش لە بەغدایەتە توانامانداوی دێ خزمەتە گەنج و لاوی خۆکەین ئەوی پێمان چێ بیت باشە خۆت وەکو خۆت هەستەکەی کە ئەگەر بودجەکەش بەڕێکوپێکی بگەڕێتەوە پێویستە دامەزراندنی هەموو دەرچۆکان دەست پێ بکرێتەوە هەموو بێنە سەر حکوومەتیان بە چ ڕێگەیەگە بێت طبیعی هەلیان بۆ بدۆزرێتەوە کاکیاتگەر چه حکومەت نینە حەز نەکەتەن خەلکی خۆ دامەزرینیتن باوەڕ بکە بێگاوێ حکومەتە هەرێمی پتری منوت و حەزەکەت ئەف خەڵکە بێتە دامەزراندن هەکە میزانی مەلە بەغدا زەبت کرد و پارە بە دەستی هات بوو هەولێرێ هیچ مشکلێکمان نابێت ئەوە دوو هەیوان پارە تێت لە بەغدا موچەی چ مشکلە نەمایە هەموو ڕۆژی عالم هەمە هەیوان کە دونیش معاشی تەوزیع کرد چ مشکلە نینە بەس هەکە بجە لە بەغدا نەهێتن هەرێم بۆ ناسی موچێ خەڵکەی بدات ئەکرێت هەموو ئەوانەی دەرەچن لە زانکۆ پەیمانگاکان تعین بکرێن و دابمەزرێن یانە بێت لە بواری جیاوازە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە هەلیکاری دنیای هەموو کەس نایتە دامەزراندن شەریکاتیانە شۆرە تایبەتە هەی دامەزراندنە هەی لە ئەڵمانیا لە ئەمریکای لە بریتانیا لە ترکیا کەس هەمە قوتابی ناینە دامەزراندن نییە فسابەتە لە چ دنیای ما لە عێراقی خەڵکی خەرتێتە دامەزراندن نییە بەس وەختەی خۆ خەلەتی هاتەکردن خەڵک زۆر هاتە دامەزراندن ینی ساڵی ئەولی پارەی زۆر بوو بۆیە و بجێی لە بەغاشەوە دێت لە 180 و زیاتری ئەبێ بدرێ بە موچە ینی چ نامینیت 20 دەبینی لە سەتێ بۆ خزمەت گوزاریە بەس ئینشاءڵڵا دەهێ دیێدی بەرە باشی چیتن سوپاس دەکەم پرسیارێکی کاکتار سەبارەت بە جوتیاران بوو دیارە ئەمە پرسیارێکە گرنگە بە نسبەت ئاکرێەوە لەبەر هەموو تایبەتمەندیانی لە بواری کشت و کاڵ هەیەی لە بواری بەرهەمی ناوخۆ هەیەی ینی بۆ نمونە تۆ لە هەموو کوردستان کاڵی برنجی ئاکرێ خەڵکی تر بە گرنگیەوە سەیریەکە ئەوە لە یەکێک لە ناحیەکان بۆ نمونە بابەتی سماقەیە لەو لاوە بابەتێکی دیکە هەیە ئەوە جگەلەوەی کە ئاکرێ شارێکە زیاترستەکەی شارێکی ئەسەری و ژیانتیایە بەردەوامە لە ڕووی ینی شوێنەوارەوە زۆر زۆر دەوڵەمەندە هەموو ئەمانە ئەچێتە چوارچێوەی پرسیارەکەی کاکتاری بەری هەنووکە دامەکیکە باش هەبوو بۆ جوتیارە چونکە بێگا بێ ئەمە نمونە گوندێک مەهەی لە ناو سوورچە تقریبا هەتا هزار ئەو کۆخی پلاستیکیە تێدانە حکومەت تێداینە خەڵکەی ئەو هەوڵ بێتەدان سلفێزی ڕاعی ببنەوە چکە بەری هەنووکە سلفێزی ڕاعی هەبوون خەلکی زۆر استیفادا لێ کرد بەس دەواجنە بەڕادا عنی جوتیارێمە احتیمالە ئەو ئیمکانیات نەبن بچی هێندێک شۆڵا بکات بەری هەنووکە حکومەتە هەرێمێ هەر پۆستەی میزانی درستات سلفادانە با جوتیارانە چەند تەلەکتەرەدایە دەڕاسادایە سلفێ بانقادانێ هەتانوکە هاتی ڕاگرتن دی هەمە هەوڵادین لە بەغدا ئینشاءڵڵا ئەف سلفە ببنەوە با جوتیارێمە سوودمەند ببن لە مۆزوعی زۆر زۆر باشە بەگشتی هەستەکەی خۆت پێما وەڵامی پرسیارەکانمان وەرگرتەوە هەمووی پێویستە کورد لە پەرلەمانی عێراق چۆن تەعامل و مامەڵە بکات بۆ ئەوەی بتوانێت کاریگەری دابنێت بۆ ئەوەی بتوانێت بە هەموویانەوە کاڵێم کورد بە هەموو فراکسیۆنەکانەوە بەهێز بن گوێیان لێ بگیرێت چاکە دیار هەموو فراکسیۆن هەکەریەک نەبن لە بەغدا باوەڕ بکە هیچمان بەدەستوە نایێت عنی مە بین بەس پارتیەکەتی بێ ئەس گرتووە بێ ئەس ئەوە ناخۆت دەبی کورد یەک دەنگ بن چینە بەغدا هەموو یەک بۆ ملەتی کورد بچین نە ئەس بچم بۆ حزبەکی شۆرکەم تو بۆ حزبەکەدی شۆرکەی ئەمە هەموو کوردین طبیعی ئەس پارتیمەوە سەربەردم کە پارتیمە بەس دەبی بچین بۆ ملەتی کورد شۆرکەین دەبی بۆ من فەرقا خانەقین و زاخۆ نەبیت هەکەمە پەف شکرای نەچینە بەغدا مە هیچ استیفادەیەکی ناکەین لازم ئەمە یەک دەنگ و یەک ڕەنگ بین لە بەغدا ئینشاءڵڵا ئەوێ دەورێش ئەمە ئەمەلاهەی هەموو برادەر هاوکار بن بۆ بێ مەوزوعی ئینشاءڵڵا دی یەک بین و دی سەرکەوینیش
زۆر زۆر سپاسانەکەم ئیتر وردە پێم خۆشە باسی خۆت بۆ بینەران بکەی بۆ خەڵکی ئاکرێ بۆ بازنەیی کە دەنگ بە جەنابتانەدەن بانگەشەی خۆت بکە دووبارە تۆکەی ژمارەکەت وا لە هەمووی گرنگتر بۆچی گرنگە دەنگ بە تۆ بدرێ بە دیاری کراوی من خۆ تعریف کرد لە ئەولی ئەس موافق شێخ شەهاب سوورچی ما نوێنەرم بۆ ئەنجومەی نوێنەری عێراق لە پارێزگاها دۆک بازناسەی ژمارە من 20 ئەس لە ساڵە 1970 من بەشداریە لە سەرهەڵدانە ئاکرێ کردە دیگە هەموو خەلکی ئاکرێ و دەوروبەرە ئەس پشتی ئینجیازی بووە پێشمەرگی هاتە ساڵە 2003 پشتی ئینجیازی هاتیمە هەڵبژاردن بۆ کۆنگرە 13 پارتی پاشان لە کۆنفرانسەتی حیزبیازی بووە کارگەری لەقێ ئەوە 11 ساڵ کارگەر لەقم لە ئاکرێ هەموو خەلکیش یامە پێچی بووی مە تەقسیر بووە خەلکەی نەکردی چیکە خەرچی من ئەست منەتە لێ ناکەم ئەس شۆڵەکی بۆی چی بکەم شۆر ئەس ناکەم پارتیەکە تەبێ شۆرێ ومە خزمەتکاری خەرچی خۆشین ئەوی دەنجش پێمە بدات مەمنونین ئینشاء الله وعدشە دەینە ئەم ملەتەی لە بەغداش هەر ئەو خزمەتی بکەن یامە لێرە کردە و تەقسیریش بۆ قەزا ئاکرێنەکەین مە کوڕی ئاکرێشین دێ مەمنونی هەمە برادەراش بین دەنگە خوب دەنەما زۆر باشە بەرپرسی بەرامبەر هەموو بەڵێنانی لە ناوم بەرنامەیە بۆ گەنجانت داوە بە بینەرانت داوە لە داهاتووە گەر ببی بە پەرلەمانتار من لە ئەولی گوتە و هیچ بەلێنێک و تۆ نابی لەسەر من حساب ئەو بەڵێنانەی کە بێگابێ من کاندید دەمەگە چوومە بەغداش من بە ئەس بەلێنێ دەم یا لە توانام دابی تەقسیر نەکەم زۆر زۆر سوپاسانەکەم ماندوو نەبن سوپاسی تەواوی ئەو هاوڕێ ئەزیزانەکەم سوپاس کە بە پرسیارەکانتان بەرنمەکەتان گەرم و گورتر و دەوڵەمەندتر کرد و هەمیشە و هەردەم سوپاسی بێپایانم بۆ هاوڕێیانم لە پشتی کامێرا کە زۆرترین ئەرک لەسەر ئەوانە و کەمترین ئەرک لەسەر منە و هەمیشە ماندوون بۆەوەی ئێمە بە باشترین شێوە خزمەتی بینەرانی کوردستان 24 بکەین و بەڵێنیش ئێمەش لای خۆمانەوە بەڵێن بە بینەرانە دەین کە هەمیشە چاودێرێکی ورد بین بەسەر بەڵێنەکانەوە ئیتر لە هەر شوێنێکەوە بێ و بەڵێنانەی ئەدرێت بۆ خزمەتی هاوڵاتیان بۆی لە داهاتووە ئەوان بتوانن بەرپرس بن و لە خزمەتی هاوڵاتیان بن ئێمەش وەکو ڕاگەیاندن و ڕاگەیاندن کار ئەوەی لە سەرشانمانە بە ڕێکوپێکی جێبەجێ بکەین تا جارێکی دیکە هاتنەوە خزمەتتان ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.